خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. هەروە کاگادارن 18 مێهرمانگ دەی ئۆکتۆبر ساڵ وەگەڕی ڕۆژی جیهانی ئاخەباتە دژی ئێعدام. تەوەرەی ئەم شەوی بەنامەی ئێوە ڕۆژهەڵات بەو مناسبەتەوە تەرخان کراوە بۆ ئەم تەوەرە و ئێوە خۆشەویستانیش وەک شەوانی ڕابردوو یا هەموو شەوانی پێنجشەمەیەک دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە مۆبایلانەوە کە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەیبینن دەتوانن بەشداری لە بەرنامەکەدا بکەن و ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبر واتساپ و لاین دەتوانن لە ڕێگای ژمارە مۆبایلی 0964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیامان بۆ بنێرن لە ئەو ڕێگایانەوە و هەروەها ئەو خۆشەویستانش کە دەتوانن لە ڕێگای پیجی ئێوە ڕۆژهەڵاتەوە واتە با ڕێنووسی کوردی ئەوانیش دەتوانن ڕاستەوخۆ پەیامان بۆ بنێرن و بەشداری لە ئەم بەرنامەیەدا بکەن. بارودۆخی مافی مرۆڤ لە ئێراندا چۆن دەبینین؟ کاریگەریەکانی ئەعدام لە ئێران و لە کوردستان و جیهان بەگشتی چی دەبێت ویان چی بووە؟ دەسەڵاتی کۆماری ئیسلامی چۆن لەگەڵ پرسی ئەعدامی سیاسی مامەڵەی کردووە؟ ئایا لە یاسای کۆماری ئیسلامیدا شتێک بە ناوی ئەعدامی سیاسی یا زیندانی سیاسی بوونی هەیە؟ بۆ وەڵامدانەوە بەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا میوانداری بەڕێز کاک ڕەفیق حوسێن پەنایی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و وەروەها لە ڕێگای تەلەفۆنیشەوە بەڕێز سالار پاشایی یەکێک لە کادرانی کۆمەڵە لە وڵاتی ئەڵمانەوە لەگەڵمان دەبێت. ئێوە خۆشەویستانیش دەتوانن تا کۆتایی بەشداری لە بەرنامەکەدا بکەن و ڕاو بۆچوون و سەرنجی خۆتان لەسەر ئەم مەسەلە گرنگەی ڕۆژ لەگەڵ ئێمە و باقی بینەرانی خۆشەویست باس بکەن. کاک ڕەفیق سڵاو و کاتتان باش و بەخێوێن بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. هەموو کاتێکی ئێوەش باش کاک موختار. منی ڕێز و سڵاو هەیە بۆ ڕەفیقەکانی کامێرامەن و ئستدیو و هەروەها ڕێز و سڵاوم هەیە بۆ میوانی بەڕێستان کاک سالاری پاشایی لە خزمەتانە. سپاس کاک ڕەفیق. هەروە کاماژم پێکرد لە سەرەتای بەرنامەکەدا بارودۆخی مافی مرۆڤ لە ئێراندا بەتایبەت دوای هاتنە سەرکاری حەسەنی ڕۆحانی چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ وەک بەتایبەتی هەر بەم موناسبەتەوە دوو راپۆرتی لە یەک دو ڕۆژی ڕابردوو دوو راپۆرت لەلایەن دوو نەهادی گەورەی مافی مرۆڤی و نێونەتەوەییەوە بڵاوە بووەتەوە کە گزارشێکی تەکمیلی لە وەزعیەتی مافی مرۆڤ بەگشتی لە ئێرانە دەخاتە ڕوو کە لێرەدا لەو راپۆرتانە ئاماژە بەوە دەکات کە وەزعیەتی مافی مرۆڤ بە تەدریج دوای هاتنە سەرکاری حەسەنی ڕۆحانی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە حەسەنی ڕۆحانی بە هاتنە سەرکاری و بەو دروشم و بەو نیەتەوە کە هاتە سەرکار کە وەزعیەتی مافی مرۆڤ لە ئێران بەگشتی بە ئاقارێکی مۆسبەت و باشە ببات. بەڵام لێنە لەو راپۆرتانە ئاماژە بەوە کاکە وەزعیەتی مافی مرۆڤ کەماکان هەر پێشێ لە کردیت و لە ئین حاڵە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هیچ تەغیراتێک ئەساسی لە وەزعیەتی مافی مرۆڤ لە ئێران نەگۆڕاوە. هەر لە سەرەتای مێهرمانگەوە بە تایبەتی بە کردنەوەی مەدارس تو دەبینیت لەگەڵ مەوجێکی ئاعترازاتی معلمینە ئێمە ڕوبەڕوو بووین کە شاهدی ئەوە بووین کە لە سەرتاسەری ئێرانە معلمین بەگشتی بۆ ناڕەزایەتی خۆیان دەربڕی بەبوونەی ئەوەی کە حەقی چەندمانیان نەدراوە. لێرەدا کۆماری ئیسلامی بەجێگای ئەوەی کە وەڵامی شیاویان پێ بداتەوە بەدەم داخوازیەکانیانەوە بڕوات دەبینین کۆمەڵێک زیاتر لە دەکەس لە معلمین گیراون لە سەرتاسەری ئێرانە و متهم کراون بەوەی کە عەلەیهی ئەمنیەتی ملی تەلاشیان کردووە. ئەمە وەزعیەتی معلمین. لەلای تر تو دەبینیت کۆمەڵی ڕۆژنامە و گۆڤار داخراوە یەک لەوانە ڕۆژان، ڕۆژنامەی قانون، ڕۆژنامەی ئیرانی ئیمروز، کۆمەڵێک ڕۆژنامەیش بوون کە متهم کراون و سەر نووسەرەکانیان بان کراون بۆ ئیتلاعات و تۆهمەتی ئەویان خراوە پەت کە بەرحاڵ دژی ئەمنیەتی ملی ئەقدامیان کردویان شتیان بڵاو کردوێتەوە. بێجگە لەوە تو دەبینی وەزعیەتی ئەعدامەکان لە ئێران بە پێی ئامارێک کە لە راپۆرتەکانی نەهادهای حقوقی بەشەریە بڵاو بووەتەوە لە ئەم ساڵە لە میلادیەکەی 2015 پتر لە 800 کەس بووە کە ئەمە ڕێژێکی یەکجار گەورە بووە و کەموێنە بووە لە ڕابردووی لانیکەم 20-25 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامیە. کەماکان وەزعیەتی بارودۆخی زیندانیانی سیاسی لە نێو زیندانەکان لە سەرتاسەری ئێران و بە تایبەتی لە کوردستانە هەروەخیمە و زۆر ناڕەزایەتیان دەربڕی و زۆر کۆمەڵێک لە زیندانیان بە تایبەتی لە کوردستان
داوایان کرد داوای مەرەخەسیان کردووە داوایان کردووە کە بۆ چارەسەرکردنی وەزعیەتی جسمیان کە تووشی نەخۆشین و تووشی کێشەیەک بوون کە دەبێ مراجعە بکەن بە پزیشکی ئەوانە ڕسیدگی بە وەزعیەتان ناکرێت. مەسلەی کۆڵبەران لە سنوورەکانە بە شێوەیەکی سیستماتیک خەرخەریکە ڕۆژانە ئێمە گوێبیستین لە هەواڵەکانە گوێبیستی ئەوە دەبین کە کۆڵبەران کەماکان مەوردە تعڕزی هێزە ئینتزامیەکان قرارەگرن و یان بریندارە و یان کوشتنە. بۆیە من پێم وایە بە دوای هاتنە سەرکاری حەسەنی ڕۆحانی نەک مەسلەی مافی مرۆڤ تەغییراتێکی ئەساسی دەکرد بەڵکو ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرەو ئاقارێکی خراپتراڕوە بە لە بەرچاوگرتنی ئەوەیەکی جە تۆ دەبینیت ئێران ڕێکەوتنێکی ئەتۆمی کردووە لەگەڵ لۆزانە ئەم دانیشتن و ئەم ڕێکەوتنە تەبیعەتەن بە تەبیعەتی ڕابردوو و مێژووی کۆماری ئیسلامی دەبینین هەر کات بیەوێت کە لە نەرمشک نیشان بدا بە دنیای غەرب و بە دنیای دەرەوەی خۆی دەبینیت لە داخڵە دەسەکا بە ئەعدام و دەسەکا بە پێشلکردنی مافی مرۆڤ و سەرکوبی زیاتر و توندڕەویکی زیاتر لەلایەن هێزی پۆلیسی و ئەمنیەتی و ئیتلاعاتیەکانەوە خەڵک بانگەکەن مرەتەب لە ڕێگەی تەلەفۆن و لە ڕێگاهای دیکەوە چالاکانی مافی مرۆڤ و چالاکانی مەدەنی و سیاسی بانگ هێشتی ئیتلاعات دەکرین و ڕوبەڕوو هەر ڕەشە و گۆڕەشە دەبنەوە. هەر لە ڕۆژانی ئەخیرات و دەبینیت یەکێک دو ڕۆژی ڕابردووە زیاتر لە 9 کەس لە زیندانی ورمیە ئیعدام کراون کە بۆ خۆی وای بڵاوە کردوێتەوە کە ئەمانە جرمیان بڵاوکردنەوەی موادی مخدر بووە. بەڵام زۆر سەرچاوەهای دیکە ئاماژە بەوە دەکەن ئەویش بە پێی ئەو ئەزمونەی کە کۆماری ئیسلامی هەمیشە دەزانین کە ئەوانەی کە لەژێر پوششی بڵاوکردنەوەی موادی مخدرە زۆر خەڵکی تریش ئیعدامەکات خەڵکی بڵاو زۆر سەرچاوەهان ئاماژە بەواکەن کە لەنێو ئەو خەڵکانە خەڵکی وایەتەیە کە دوێمەکەی ئەوە نەبووە. بۆیە کەماکان من پێم وایە کۆماری ئیسلامی لەم دەورە و بە تایبەتی بە هاتنە سەرکاری حەسەنی ڕۆحانی وەزعیەتی مافی مرۆڤ ئەسەفبارتر بووە و هیچ تەغییراتێکی ئەساسی نەکردووە. بەڵێ کاک ڕەفە بینەرێک پەیامێکی نەرو دەڵێت هۆنەرمەندانی ئێران و کوردستانیش لە سەرکوتەکانی کۆماری ئیسلامی بێبەش نەبوون بەتایبەت لە ماوەی مانگی ڕابردوودا. بێگومان وایە هۆنەرمەندان بە تایبەتی تو دەبینیت پێشووتر ئەگەر مجەوزێک بدرا بۆ بەرحاڵ کۆڕە شێعرێک یان بەرحاڵ بۆ ئەنجمەن ئەدەبی بۆ ئینجیوەکان بۆ ئەو نەهات بەڵێ بۆ کۆنسرتێک دەبێت ئەوانش پێشی پێگیراوە ئەخیرەن دەبینی پێشیان بە شاعری گەورە کاک جەلالی مەلەکشا لە سندە گردوونان هێشت کە لە ساڵۆنەکە بڕوات و بەرحاڵ ئەو ئێوارە شێعرە بەرگوزار بکات و بانگهێشتی ئیتلاعاتیش کرا و هەڕەشەی توندی لێکرا کە نابێت ئەو مەراسمە بیگیرگیت. بۆیە بەڵێ بێگومان هۆنەرمەندان کەماکان ژنان و ڕێکخراوەکانی جۆرواجۆر ئەنجمەن ئەدەبیەکان ئەنجمەنی ئەوانەیە کە کاری ژینگە پارێزیەکەن تو دەبینیت ئەم ساڵ بەو گڕگرتنی و ئەو ئاگرەی کە بەتایبەتی لە کوردستانە هەڵگرسا لە شاخەکانی کوردستانە کە زۆر نەهاتهای مردمی بەتایبەتی کە ئەوانەی کە فعالینی ژینگە پارێزی بوون لە کوردستانە زۆر تەلاشیان کرد کە بڕۆن پێش بەگرتن زۆر خەڵکیان بان کران خەڵکیان لێ گیرا بە جێگایەوەی کە دەستخۆشی بکریگەنەوە. بۆیە بەڵێ بێگومان هونەرمەندان و زۆر چین و توێژی دیکەیش هەیە کە بێبەری نین لەبەر ئەو مەوجە سەرکوب و ئەو تونڕەگەی کە حکوومەت و حاکمیەتی ئێستا ئێران بەسەریانە سەپاندوێتی. کاک ڕەفیق لە وتەکانتە ئاماژەت بە ئێعدامی چالاکانی سیاسی و چالاکانی کۆمەڵایەتی بەگشتی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ژێر ناوی ئافرۆشیارانی مادەی هۆشبەر کرد. کومنتی ئێوە لەسەر ئەو ڕەوتە چییە؟ خۆی لە ڕاستیدا با من ئاوا ئاماژەی پێ بدەم خۆی ئێعدام ئەبزارێکی سەرکوت و سەرکوبە بەدەست کۆماری ئیسلامیەوە کە 37 ساڵە کەڵکی لێ وەرەگرێت و ئەوە فقط ئەگەرچی خۆی ئەعدام ڕەنگە تەنها مەربوط بە ئێران نەبێت بەڵام ئێران عومدەتەن بەم مەبەستە کەڵکی لێ وەردەگرێت و لە ڕاستیژە ڕاستە گومان لەوە نییە بەتایبەتی کەوتو ببینیت ئەعتیاد و موادی مخدر کە بۆ خۆشی عامڵینی ئەسڵی بڵاوکردنەوەی موادی مخدر دەم و دەستکاکایی یان مەسئولینی ڕەدەباڵای ئێرانین کە ئەوانن
مەسئولیەتی گەورەیان هەیە لە ترانزیتکردنی مەوادی مخدر لە سنوورەکانی ئێران و لە ئەفغانستان و ئاودیکردنی بۆ وڵاتانی ئوروپایی ئەوانە. بەڵام ئەوەی کە تو دەبینیت لە ژێر ناوی ئەوە خۆ تەبیعەتەن ئەگەر ئەوە نەکات سرفەن زندانیانی سیاسی بە تایبەتی ئادامکە بە تایبەتی لە ئێستا کە دنیا زوومە لەسەر کۆمەڵگای ئێران و ئەو گەرەکی نییە ئەم زوومە ئەوەندەتر بێتەوە سەرخۆی. بۆیە پوششێکی باشە، پوششێکی مناسبە لە ڕوانگەی ئەوانەوە بۆ ئەوەی کە چالاکانی سیاسی و ئەرسەهای دیکەیش لە ژێر ئەوەی کە لە ژێر ناوی ئەوەی کە بڵاوی کاری مەواد مخدر و ئەوانەکەن ئادام بکری. ئەو هەروەک نمونە کە باسم کرد ئەمانەی ئۆرمیە کە باس لەوا دەکەن کە خەڵکیان تایە کە ئەسڵ جرمەکەی ئەوە نەبووە، حکمی ئەعدام نەبووە و تەنانەت بەشێک لەوانەش کە بە جرمی ئەتیاد و بەحاڵ بە جرمی بڵاوکردنەوەی مەوادی مخدر گیراون ئەوەندیان پێوەی گیرا کە حکمی ئەعدام بدرێت. بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی مەبەستار و مەبەستی سەرکوب و بۆ هەمیشە کەڵکی لەو ئەبزارە وەڵگرتووە بۆ تۆقاندن و بۆ ئیجادی وەحشەتێک لە کۆمەڵگای ئێران بەگشتیە بۆ ئەوەی خەڵک دامرکی. بە تایبەتی تۆ دەبینی دیسە جم و جۆڵهایەکی ناڕەزایەتی هایەکی وەسیع لە سەرتاسەری ئێرانە هەیە بە وەزعیەتی معیشەتی وەزعیەتی ژیانی ڕۆژانەی خەڵک ئەو بۆ حرانەی اقتصادیەکە لە ئێرانە حاکمە، خەڵک ناڕازین، خەڵک تۆڕەن و سیستمی حاکمیەتی کۆماری ئیسلامی هەمیشە بۆ بەرپەرشدانەوەی ئەم ناڕەزایەتیەوە بۆ تۆقاندنی ئەو ناڕەزایەتی عمومیانە پەنادەبا بە سەرکوب و پەنادەبا بە ئەعدامکردن. بەڵێ کاک ڕەفیق دەوڵات بزانین کۆمنتی بەڕێز کاک سالاری پاشایی هەڵسوڕاوی سیاسی لەسەر ئەم پرسیارە چییە؟ کاک سالار سڵاو، ئەو کاتتان باش. ئەو کاتت باش کاک موختاری بەڕێز، سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویست و میوانی بەرنامەکە کاک ڕەفیق و باقی هاوکاران. سپاس دەکەین. کاک سالار، ڕای ئێوە لەسەر ئەو پرسیارە چییە؟ بەشێک لە بەرپرسانی کۆماری ئیسلامی لە راپۆرتەکانی تایبەت بە کەیسی مافی مرۆڤ دەڵێن ئەو کەسانی کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئیعدام دەکرێن فرۆشیارانی مادەی هۆشبەرن. ڕای ئێوە لەم بارەوە چییە؟ بەڵێ هەروەکو لە تەجروبەی ڕابردووی 37 ساڵی ڕابردووی شابینراوە هەرگیز نە لە زمانی وتەبێژانی کۆماری ئیسلامی نە ڕاگەیاندنەکانیان هیچ جۆرە شەفافیەت و واقعیەتێکی هەمەلایەنەی وەزعیەتی مافی مرۆڤ نەبینراوە. ئەگەر بۆ کەمکردنەوەی تاوانی کۆمەڵایەتی یا هەر جۆرە ئاسیبێکی ئیجتماعی پەنا بدراوە بۆ ئیعدام، لە ڕاستیدا ئەمەش ئامارەکەی تێکەڵ کراوە بەو ئیعدامە سیاسیانەی کە هیچ شەفافیەت و سەرچاوەیەکی ڕاستبێژ لەم بابەتەوە نییە و زۆر بە سەختی سازمانهای حقوقی بەشەر و مەفعالینی مافی مرۆڤ هەوڵەدەن لە دڵی زیندانەکان و لە تێڵی کەسوکاری ئەو کەسانی ئیعدامەکردن بزانن حقیقەت لە چ قەرارە دقیقاً. بۆیە مەسەلەن ئێمە حتا لە مەوردی ئامارەکان و مەسەلەن سازمانی حقوقی بەشەر ئەڵێ لە ئێران لە نۆمانجی ڕابردووە زیاتر لە 543 کەس بەجرایمی مربوط بە موادی مخدر ئیعدام کراون کە تەنیا 146 نەفەری لە ڕێگەی ڕسانەهای دەوڵەتی و ئیعلام کراوە. ئەی باقی یعنی دقیقاً باقیەکەی بە چ دەلیل مەسەلەن بۆ چۆن ئیعدام کراون. بۆیە ئەمە لە هالەیەک لە ئێبهامایە، لە بولێڵێکایە و زۆر بە ئاسان دەوڵەت ئەمە وەک بەشێک لە دەستگاهی سەرکوبی خۆی مەسەلەن ئەگەر ئێمە ئەم واقعیەتەمان لە بەرچاو بێکە قانون لە هەر وڵاتێکە لە هەر ئێرانێکە پارێزەری شارۆمەندانە، لە ڕاستیدا قانون لە سیستەمهای دیکتاتۆری وەک جمهوری ئیسلامی لە بنەڕەت و لە ئەساسی خۆیدا تێکەڵە بە خشونەت بە توندوتیژی لە خراپترین شێوەی خۆیان کە لێرە ئیعدام نمودی بارزی ئەم خشونەتەیە و ئەم بۆ باستەولیدکردنی سوڵتەی حاکمیەتێک کە بە ئیعدام لەسەر شەقامەکانی لەناو زیندانەکانە ئەیهوێ درێژە بە سوڵتەی خۆی بدا. بۆیە کەماکان من پێم وایە هیچ شەفافیتێک لەم بەرەو لە ئاراوە نییە بە ئاسانی خەڵکی تریش بە تاوانی عەقیدەتی، بە تاوانی بیرڕای مەذهبی جیاواز و تاوانی سیاسی جیاوازیش لەوانەیە بە ناوی تاوانی وەک جودان فرۆشی مەوادی مخدر یا مەصرفی مەوادی مخدر هەر شتێک ئیعدام بکرێن و جێگەی باوەڕ و سیقەنین نە ڕسانەهای دەوڵەتی و نەوە ئامارانەی کە ڕسانەهای دەوڵەتی ئەعلامیەکەن. بۆیە ئەمە گۆشەیەکە لەو تراژیدیەی ئێستا لە وەکو ساڵانی ڕابردوو لە وڵاتی ئێران لە ئارادایە لە تاریخی حاکمیەت. بەڵێ کاک سالار دێمە وڵات لەسەر هێڵ بمێنەرەوە. کاک ڕەفیق، لە
ساڵی 1970 هەتاویەوە واتە 2 ساڵ دوای ئەوەی کە شەڕی 8 ساڵەی عێراق ئێران تەواو بوو تا دەگاتە ئێستا کە 1394 زیاتر لە 24 ساڵە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بۆ کەمکردنەوەی ڕێژەی فرۆشیارانی مادەی هۆشبەر بەواتایەک سزای ئەعدامی بەڕێوە بردووە و تا ئێستا بە وتەی ئاڕاڤەکاران و کۆمەڵناسان و هەروەها هەڵسوڕاوانی سیاسی سەرکەوتوو نەبووە. بۆ سەرکەوتوو نەبووە؟ دەزانی چۆنەکە مختار خۆی لە ڕاستیدا مەوادی مخدر و بڵاوکردنەوەی و فرۆشتنی و حتا مەسرەفکردنیژی پەدیدەیەکی کۆمەڵایەتی کە فقط مربوط بە ئێران نییە، بەڵام لە شتێکی جیهانیە لە هەموو وڵاتانی سەرتاسەری دنیا مەوجودە. بەڵام وڵاتە پێشکەوتووەکان ئەو وڵاتانەی کە عەقڵ زیاتر عەمەلەکە لە مدیریەتکردنی کۆمەڵگا و مدیریەتکردنی حاکمیەتیانە بە شێوەیەکی دروست و علمی بەرخوردەکەن بەو پەدیدە بە شوێن ڕیشەکەی ئاگەڕن لە واقعدا و ڕیشەیی بەرخوردەکەن. لە ئێران ئەوە نییە، بە تایبەتی تو دەزانیت لە ئێرانە ئەگەر بیانە بێ ڕیشەی بەرخوردکەن دەبێت بگەڕنەوە بۆ وەزعیەتی ژیانی خەڵک بۆ پەنا دەبن بۆ دەبن بە فرۆشیاری مەوادی مخدر لەبەر ئەو وەزعیەتە اقتصادیە نابسامانەیە کە کۆماری ئیسلامی خۆڵقاندوویەتی دروستی کردووە لە ئێرانە. خەڵک لە ناچاری و لە وەزعیەتێکە حاکمیەتی کۆماری ئیسلامی 36 ساڵی ڕابردووە بەسەر خەڵکیان سەپاندووە لەو وەزعیەتەیە خەڵک ئاسیبهای اجتماعی دروستە بن، معزەلاتی کۆمەڵایەتی بڵاوە بنەوە، هەزار و یەک موسیبەتی کۆمەڵگایی دەڕژێ بەسەر ئەو خەڵکە. لە واقعە بۆیە ڕێشەی بەرخۆت ناکردی بەو قەزاییە. ئەمە لە لای تریژ ئەو مەوادی مخدرە بەشێکی عومدەی لە ئەفغانستانەوە داخلی ئێرانە بێت، دەتەبیعدەن لە سنوورەکانی ئێرانەوە وارد دەبێت بە قەول و بە ئیدعای مەسئولینی کۆماری ئیسلامی بە تایبەتی مەسئولینی سپا و نیروهای حەفازەتی لە کۆماری ئیسلامیە ئیدعای گەورە دەکەن کە سنوورەکان پارێزراوە لەو بارەوە. زۆر چاکە پرسیارێک دێتە ئاراوە ئەگەر وابێت بۆ ئەم هەموو مەوادی مخدرە بۆ داخلی ئێرانە بێت. دیارە مەسئولینی کۆماری ئیسلامی و بەشێک لە سپای پاسداران بۆ خۆیان مافیان لەم ڕابتە، بۆ خۆیان دەستیان هەیە لەگەڵ عومدە فروشانی بڵاوکردنەوەی مەوادی مخدرە. هەتا لە مەجلیسی شورای ئیسلامی شەباسی لەوە بڵێ ئەمە لە لای تریژی لە ڕاستیدا بەشێکی هەڵەگرێتەوە بۆ جۆری ڕوانینی سیاسی لە ئێرانە، بە تایبەتی ئەوەی هەڵەگرێتەوە بۆ کوردستان بە ئاشکرا دیار بووە. تۆ باسی تاریخی کردوتە لە ساڵی 1970 بەملاوە ئەمە درا هەر لەو ساڵانە بوو کە ئۆستانداری سنە کە ئێستا بەڵێ ڕەحیمی کە ئێستا بۆ خۆی وەزعیەتی ئەوەیە لە زیندانە بە ئاشکرا بووە بە ئەفتخار و بە شانازیەوە باسی کردوتی من مەوادی مخدر کەڵکم لێ وەرگرتووە بوو ئەوەی جوانان ڕوونەکەن لە مبارزە و زوو ڕوونەکەن لە شۆڕش و ئەو وتە فاجعی هەیە کە بۆ ئەو کە دەڵێت چەکم لە لاوانی خەڵک کوردستان داگرت و بە جێگای ئەوەی فێری ئەعتیاد و فێری مەوادی مخدر. بۆیە کۆمەلگای ئێران جامعەی نظامی کۆماری ئیسلامی ئەساسەن بڕوای بەمە هەیە کە کۆمەلگا دەبێت بەم ئالوودەگیە وادار بکە بۆ خۆیان نظامەکەی نظامێکی فاسدە، نظامێکە کە لە ڕووی حاکمیەتیەوە ئەخلاقی دابەزیوە. ئەم نظامە و حاکمان و مەسئولینی کۆماری ئیسلامی هیچ ئەقڵیەتێکی ئەمڕۆژیان نیە لە مدیریەتکردو لە بەڕێوەبردننی وڵاتە. بۆیە ئەوە بەشێک لەوەی کە وەک ئەبزارێکیش ئەیبین بۆ ئەوەی خەڵک تووشی ئەم نەخۆشی نەبکەن و جامعە تووشی نەخۆشیکەن بۆ ئەوی بتوان بە حاکمیەتی خۆیان درێژە بدەن. لەم بارەوە من پێم وایە کۆماری ئیسلامی بە ئەنقەست پێشی پێناگریت و ئەوەش دەیکات بەشێکی نمایشیە، ئەوەی کە ئەعدامەکە لە ژێر ئەو ناوانە بەشێکی نمایشیە. نمونە زۆرەیە لە کۆمەلگای ئێمە، جامعی ئێمە هەموو ئەوانە لەم سەکەن و دەیبینن خەڵکی دەگیرێت بە شتێکی ترەوە چۆن بەرخوردی خەڵکیش بە مەوادی مخدرەوە دەیگرن، چۆن بەرخوردی لەگەڵاکەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیە. بۆیە من پێم وایە ئاگاهانە ئەو معەزڵات و مشکلاتی کە خۆڵقاندویانە ئەوە مربوط بە ئێسەیش نیە، مربوط بە ڕابردووی کۆماری ئیسلامیە کە ئەوان ئەساسەن بڕوایان بە بحران هەیە، بڕوایان بەوەی کە جامعە دەبێت نەخۆش بێت، جامعە دەبێت بیمار بێت، جامعە دەبێت شیرازەکانی تێک بچێت
بۆ ئەمان بتوان حاکمیەتی خۆیان بەسەریا زاڵ بکەن. کاگرافێدێ مەولات چەند پێم بینەرانی خۆشەویست دەخوێنمەوە دواتر دێمەوە خزمەتان. بینەرە دەڵێت ئیران دەرکنار عەرەبستان، سعودی، پاکستان و سوودان تەنها کشوەرهایی هەستن کە هەمچنان بە ئێعدام و کودەکان ئێدامەمی دەهاند. بینەرێکی دیکە دەڵێت ئێعدام کە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو هەڵگیراوە هەر ئەو وڵاتانەش کار بۆ نەهێشتنی دەکەن تا ئێستاش لە هێندێک وڵاتانی جیهانی سێهەم کاری پێدەکرێت. ڕژیمی ئیسلامی کە لە دوای چین پلەی دووهەمی ئێعدامی هەیە، ئێعدامی کردوێتە چەکێک بۆ لەناوبردنی بیرجیاوازان و هەروەها بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن لە ئێراندا. بینەرێکی دیکە دەڵێت ڕەوتی ئەعدام لە ئێران ساڵ لە دوای ساڵ بەرەو سەرتر دەچێت و سنوورێک بۆ بربەستکردنی نییە. ئەعدام لە ئێران لە کاتێکدایە کە ئەم سزایە تاوانەکانی کۆمەلگای کەم نەکردوێتەوە، بەڵام ڕژیم بەبێ گوێدانە لێکۆڵینەوەکان لەبارەی ئەعدام و کەم نەبوونەوەی تاوان ڕێژەی ئەعدامی بردووەتە سەر و لەم پەیوەندیەدا یاسا و ڕێساکانی نەتەوە یەکگرتوەکانی پێشێل کردووە. بینەرێکی دیکە دەڵێت لە ماوەی سەرۆک کۆماری ڕۆحانی کە خۆی بە میانڕە و دەوڵەتی ئەعتداڵ دەناسێنێت، ئەعدام وەکو دڕندانەترین شێوەی سزا گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار و لەم ماوەیەدا نزیک بە 1100 کەس ئەعدام کراون. بەڵێ بینەرانی خۆشەویست، پاش بینینی ئەو ناوبڕا دێنەوە خزمەتان و لە خزمەتی ئێوە ئازیزان داین. در زندان گوهردشت چشم از جهان فرو بست. علت مرگ شاهرخ را مقامات رسمی هرچه اعلام کنند از نظر ما مسئولیت مستقیم آن تماما بر عهده کسانی است که با تحمیل خورده واردترین شرایط بر ما کارگران حق تشکلیابی و مبارزه برای یک زندگی بهتر را نیز از ما سلب کرده و انسانهای شریف و بزرگی همچون شاهرخ زمانی را به گوشه زندانها افکندند. مرگ تکان دهنده شاهرخ در کنج زندان بدون هیچ پیشینه بیماری، نه اولین جان باختن یک زندانی و نه تحت شرایط موجود زندانهای کشور آخرین آنها. اگرچه مرگ ناگهانی شاهرخ از نظر هر انسان منصفی مشکوک به نظر میرسد، اما بدون چنین تردیدهایی نیز شرایط زندانهای کشور به ویژه برای فعالین کارگری و زندانیان سیاسی به 1001 دلیل از پخش پارازیت گرفته تا غذای نامناسب، عدم رسیدگی پزشکی و نبود بهداشت، شیوه نگهداری نامناسب و اعمال انواع فشارهای روحی و روانی به اندازه کافی مرگ‌آور است. شاهرخ زمانی هیچ جرمی جز دفاع از حقوق همطبقه‌ای‌هایش مرتکب نشده بود. او نه صاحب منصب بود، نه اختلاس کرده بود، نه کوچکترین لطمه‌ای به کسی زده بود و نه شریک دزدان و غارتگران بود. او یک کارگر نقاش از اعضای شورای نمایندگان کمیته پیگیری ایجاد تشکل‌های کارگری، عضو هیئت بازگشایی سندیکای کارگران نقاش و عضو افتخاری سندیکای کارگران نقاش استان البرز و از بنیانگذاران معنوی این سندیکا بود که در خرداد ماه سال 1390 به دلیل مبارزاتش برای احقاق حقوق کارگران به زندان افکنده شد. اما زندان برای انسان جسور و بزرگی همچون شاهرخ پایان مبارزه و حق طلبی نبود. او در طول نزدیک به 5 سال دوران زندان تا آخرین نفسهایش در یکی از سلولهای 2 نفره زندان گوهردشت لحظه‌ای از مبارزه و حق طلبی باز نایستاد. نه دیوارهای زندان، نه دادگاه، نه سرکوب و نه اعمال فشار از سوی مأموران امنیتی و زندانبانان قادر به زدن مهر سکوت بر لب‌های شاهرخ نشدند. او بدون ذره‌ای بزرگنمایی با جسارت و صلابت بی‌نظیرش مظهر مقاومت و مبارزه‌جویی طبقه کارگر ایران برای خلاصی از ستم و استثمار بود. مرگ شاهرخ برای یارانش، خانواده‌اش و برای جنبش کارگری ایران ضایعه‌ای سنگین و جبران ناپذیر است. ما این ضایعه بزرگ را به خانواده، همبندان، یاران شاهرخ و عموم کارگران در سراسر کشور صمیمانه تسلیت می‌گوییم و بدین وسیله اعلام می‌داریم اگرچه از دست دادن شاهرخ عزیز درد جانکاهی است، اما ما در سوز و گداز این درد جانکاه زانوی غم در بغل نخواهیم گرفت و مرگ شاهرخ را به پرچمی برای اتحاد و همبستگی کارگری که او پیشتازش بود تبدیل خواهیم کرد. زنده باد اتحاد و همبستگی کارگری. درود بر شاهرخ زمانی. اسامی تشکل‌های امضا کننده به ترتیب حروف الفبا:
یک، اتحادیه آزاد کارگران ایران، سندیکای کارگران نیشکه و هفت تپه، سندیکای کارگران نقاش استان البرز، قانون متعاقبان حقوق کارگر، کمیته پیگیری ایجاد تشکل‌های کارگری، کمیته هماهنگی برای کمک به ایجاد تشکل‌های کارگری، هیئت بازگشایی سندیکای کارگران نقاش تهران. درود. زنده باد شاهرخ زمانی! زنده باد! بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان بەشێک لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی تەرمی شارۆخی زەمانی چالاکی کرێکاری بوو کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستا. هەموو توێژەرانی سیاسی چالاکانی کرێکاری و سەرجەم خەڵکی ئازادی خوازی ئێران لەسەر ئەو باوەڕن کە شارۆخی زەمانی لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئێعدام کراوە. بەڵێ ئێستاش دەڕۆینەوە خزمەتی بەڕێز کاک سالاری پاشایی. کاک سالار دەنگی من دەبیسی؟ بەڵێ لە خزمەتە. کاک سالار بۆچوونی ئێوە لەسەر ئەو پرسیارەی کە پێشتر پرسیمان لە کاک ڕەفیق حسین پەناهی ئەوژەوەی کە ئێعدامکردنی ئەو کەسانەی کە بە تاوانی فرۆشتنی مادەی هۆشبەر ئێعدام دەکرێن بە وتەی توێژەرانی سیاسی و چالاکانی سیاسی هیچ کاریگەریەکی نەبووە لەسەر ئەو ڕێککەمکردنەوەی ئەو ڕێژەیە. بەڵام پێش ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵە و دێمەوە خزمەتت. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرمووی. بەڵێ سڵاو لێبێ و کاتتان باش فەرموو. سپاس دەکەین فەرموو. بەڵێ بەداخۆ من دەنگی و بینەرە خۆشەویستە نابیستم. کاک سالار دێمەوە خزمەتی تۆ دەنگی من دەبیسی؟ بەڵێ لە خزمەت. بەڵێ لەسەر ئەو پرسیارە چ بۆچوونێکتان هەیە؟ بەڵام پێم وایە نەتەنیا تاسیری ئەسڵن لەزەر ڕێژەی کەمبوون دانەناوە ئامارەکان ئەوە پیشاندەن بەڵکو بە پێچەوان لەوانەیە تاسیری منفیشی چەند بەرابەر دانابێ. بۆیە بەرخوردی ئەساسەن کۆماری ئیسلامی و دەستگاهی قەزاییەکەی و ئەو شتە گاڵتەجاری کە بە ناوی کۆمسیۆنی دفاع لە حقوقی بەشەری یا دەبیری شورای حقوقی بەشەری قووەی قەزاییەش مەسەن جاروبار لە مۆردۆ ئێزهاری نەزەرەکە کە محەممەد جەوادی داریجانیە بە نەزەری من بەرخوردێکی کامەڵەن غەیرە عەلمی دژە کۆمەڵایەتی و غەیرە ئینسانیە کە لەم بابەتۆ هەروەکو لە قسەکانی کاک ڕەفیقی شابوو ئینتزاری ئەوە ناڕوە لە دەوڵەتێک لە حکوومەتێک کە خۆی فەرماندان و کاربەدەستانی ترانزیتی موادی مخدرن لە ئەفغانستان و بۆ ئەوروپا بێت بەرخورد کا لەگەڵ موادی مخدریا لە سازمانهایەکی ئەمنیەتی لە زیندانەکانە خۆیان بڵاوکەری موادی مخدرن لە بەندە جیاوازەکانە و بە ئاسانی ساخت و سازیان ساخت و بەند و بەستیان هەیە لەگەڵ مافیاهای موادی مخدر لە سەطحی کەڵان هەموو سەطحەکە ئینتزاری ئەوە ناڕوە کە بێن ڕیشەی ئەم مەسئلە لە جامعەیە بوشکێنن یا ڕیشەکێشیکەن. بۆیە پێم وا بێ کامەڵەن تاسیری منفی داناوە هیچ کاریگەریەکی نەبووە و هەموو ئامارەکانیش چ ڕسمی و غیرە ڕسمی ئەمە ئەسەلمێنێت. بەڵێ کاک سالار دێمەوەلات کاک ڕەفیق ئەوەی کە من میدیاکانی ناوخۆی ئێران و دەرەوەی ئێران خوێن بێتەوە یا چاوم لێکرد بێت جیاوازیەک لە نێوان ئەدامەکانی کوردستان و ئەدامەکانی ناوچەکانی غیرە کوردستان مجەسەمەکەن لە زێنی خۆیاندا و ئەڵێن وەکو واقعیت و یاوەکو عین بوونی هەیە ئەو جیاوازیە. ئەو جیاوازیانە چین؟ وڵا جیاوازیەکە تازە نییە وەڵەگەرتەوە بۆ بەڕابردووی جنبشی مبارزاتی لە کوردستان بەو پێشینە خەبات و شۆڕشەیەکە لە کوردستانی ڕۆژهەڵاتە هەبووە بۆنەوە ئەمە بۆ خۆی
تەبیعەتەن وای کردووە کە کوردستان جیاواز ببێ لە ئێران. ئەمە یەک. دووهەم بەو دیدە ئەمنیەتیە کە مەسئولینی کۆماری ئیسلامی بە درێژایی دەسەڵاتی خۆیان ڕوانیویانە بۆ کوردستان. ئەمە دوو. سێهەمی هەڵەگرتە بۆ میدیاکانی غەیرە کوردی دیارم بەست میدیا نێوخۆیەکانی ئێران نییە تەبیعەتەن، چون ئەوان هیچ پوششێکی خەبەری نادەن چە بە کوردستان وژێ بە ئێران. بەڵام ڕەنگە لە مەبەستەکەی جناب دنوا تێگەیشت مەبەستە BBC و VOA و کۆمەڵێک ڕەسانەی ئۆپۆزیسیۆنی فارسییان مربوط بێجگە لە کوردیەکان ببێت، ئەوانش بۆ خۆیان دەزانن کوردستان بۆ خۆی وەکو نەتەوەی خۆی پێناساکە و بەشێکی ئەمدەی لە ئەعدابەکان لە کوردستانیش سیاسی بوون، بەشێکی ئەمدەی. تو دەبینیت هەر ئێستا بەپێی ئامارێکە لە ئێران لە سەرتاسەری ئێران بێت 20 چالاکی سیاسی کورد چاوەڵانی حکمی ئەعدامەکەن و حکمی ئەعدامیان پێدراوە کە لە ئێرانی سەرتاسەرە ئەم ڕێژە زۆر کەمە. و ئەوانەی کە ئەعدام کراون عمدەتەن تێکۆشەران و مبارزینێک بوون کە بەشێک لە خواستەکانیان لە چوارچێوەی مەسلەی نەتەوایەتی و مەسلەی مبارزاتی بۆ نەتەوەکەی خۆیانە خۆی بینیوێتەوە. بۆیە هەر بەم دەلیلانە تو دەبینیت جیاوازیەکان زۆر زەق و بەشکە و ئاشکرایە. ئەوەی میدیای غەیرە کوردی پوششی نادا کە ئەوە چالاکانی مافی مرۆڤی کوردیش ساڵهای ساڵە خەریکن گلەیەکەن ئینتقادەکەن، بەڵام ئەوان بە تەبیعەتی خۆیان بەرخوردەکەن بە وەزعیەتی ئێران. ئەوانیش چۆن بەشێک لە میدیای کە وەست متەسلە بە نەهاتهایی گەورەی حقوقی بەشەری ڕاستیەکە لە دەستی ئەوانیشدایە، بەڵام تو دەبینی زەعیف پوششێدا و کەم ڕەنگە کاتی ژە و جاروە هەیە. ئەو من پێم وایە مەبەستێکی ئاگاهانە و تەفسیرێکی دوور و درێژی هەیە کە لە ڕەنگە لە مەجای بەرنامەکەمان نەگونجێت. بەڵام ئەگەر مەبەستی دیکەیشت هەبێت لە ڕابطە لەگەڵ وەزعیەتی سیاسی، بەڵێ مەبەستی لە کوردستانە بێت، بێگومان کوردستان هەر بەو سووە پیشینەی کە هەیەی لە ڕابطە لەگەڵ مبارزاتی خۆیە ڕێژەی زندانیانی سیاسی زۆر بوو. ئەسڵەن تعریف لە زندانی سیاسی ڕەنگە لە قانونی ئەساسیە قەت نەبوو بێت و مەسئولینی کۆماری ئیسلامیش هیچ کات بە شێوەیەکی فەرمی دیانیان بەوە نییە کە زندانێکی سیاسی هەیە. بەڵام یەکشت هەیە، تەنها لە کوردستانە کەسێک کە ئەعدامە کردێت ئەوان بە ئاشکرا و بە فەرمی ڕایەگەن کە ئێمە یعنی تەنها لە کوردستانە ناڵم قەت نەکراوە لە ڕابردووی 30 ساڵی کۆماری ئیسلامی، بەڵام بە زۆری لە کوردستانە تو دەبینیت ئەوانەی کە ئەعدامیانەکە بە ئاشکرا بڵاو یەکات و دەڵێ ئەوانە سەر بە ئەحزابی کوردی بوون، سەر بە لایەنهای سیاسی بوون. درێژەی وتەکانت پاش بیستنی ئەو تەلەفۆنە دێمەوە خزمەتت. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. داخۆ من دەنگە و بینەرە خۆشەویستە نابیسم. سڵاو لێبێ و کاتتان باش فەرموو. بەڵێ فەرموو. داخۆ من دەنگە و بینەرە خۆشەویستە نابیسم. داواکەم ئەگەر پەیوەندیەکەی وەرگیراوە لە خزمەتی و بینەرە خۆشەویستەدان. کاگرافێک فەرموو. بۆیە فەزای کوردستان بەگشتی فەزایکی شۆڕش گێڕانە بووە بە درێژایی 37 ساڵ. ئەمە یەک دوو قەت هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی کوردستان نەیەکی ئاشکرای لە پێش هەموو دنیاوە بە کۆماری ئیسلامیدا و لە ڕاستیدا کوردستان داگیر کراوە. ئەو هێزەی کە لە کوردستانن چ بە دەستگاهای ئەمنیەتی، ئیداراتی و دەوڵەتی و هەموو ئەوانە دەستگاهایەکی لە واقعا سەرکوبن. بۆیە زۆر ئاشکراوە ڕوونە لە کوردستانە دەستگای سەرکوبەکە وحشەتناکترێکە، هەمیشە زۆر شتیش وەک نمونە هەیە کە بە تو باسی بکەین. لە تاران جنبشی سەبز اعترازاتی کرد و تەزاهوراتی کرد،
بەڵام دوای ئەوە لە کوردستانە خەڵکی ئەدامەکە کوردستان لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە سەنگەرێکی قەویە سەنگەرێکی نەڕۆخاوە و لە پەنای ئەوەژە هەمیشە استفادەی لەکات بۆ چاوترسانی مابەقی شار و ناوچەکانی دیکەی ئێرانیش بۆیە لەم حساسەتە بە نەزەرم بەرخوردارە کە کۆماری ئیسلامی هەمیشە بە دیدێکی ئەمنیەتیەوە چاو لە کوردستانەکە تو دەبینیت ڕێژەی ئەعدامەکان لە کوردستانیش هەمیشە بەرچاوتر بووە ڕێژەی گرتن و داخستن و تۆقاندن و ڕێژەی سەرکوب بەگشتی ئەو ئەبزارانەی کە کۆماری ئیسلامی هەیەی بەدەستیەوە چه قانونی و چه ناخانوونیەکەیەوە کەڵکی لێوەرگرێ بوو سەرکوب لە دەمو دەستەکانی خۆیان بە زۆری لە کوردستانە عملی پێکردووە و بە ئاشکرایش عملی پێکردووە بۆیە جیاوازیەکان بە نەزەر من ئالەوەیە ئێستاش بۆچوونی کاکسەلاری پاشایی لەم ئەبارەوە دەبیستین کاکسەلار بۆچوونی ئێوە لەسەر ئەو جیاوازیانەی کە لە کوردستان و باقی ناوچەکانی ئێران بوونی هەیە ترین تەفاوتەوەیە کە لە کوردستان فازێکی سیاسی مێژوویتر یعنی لەباری مێژووی خەباتی سیاسی و بەنسبەت ناوچەکانی ترۆ جۆرێک تەکوین و پێگەیشتوویەکی زۆرتری سیاسی بینرێت وە بۆیە هەر لە ئەساسا خەباتی گەلی کورد بەم مێژووە پڕهەوراز شێوەی خۆی لە سەردەمی بەڵێ فەرموو من دەنگی کاکسەدارم نییە هاوڕێیانی بەدەخۆ کاک ڕفێق من چەند پێیان دەخوێنمەوە دێمەوە خزمەتێت بینەرێک دەڵێت کاکسیاوەش کە نەیوسیوە لە کێوە پێیامی ناردووە ئەڵێ بە بڕوای من سەرەتا دەبێت باس لە دەستگای قەزایی بکەین ئەمڕۆ هەمومان گەیشتین بەو قەناعەتەی کە سیستمی قەزایی کۆماری ئیسلامی سیستمێکی فاشل و گەندەڵە ئێمە دەبێت دژی ئەو سیستمە قەزاییە خەبات بکەین کاک ڕفێق کومنتی لەسەر ئەم پەیامەیە بینەرە خۆشەویستە کاکسیاوەش چییە؟ زۆر ڕاستە سیستمی قەزایی قسەی کردووە زۆر ڕاستە سیستمی قەزایی لە ئێران لەسەر ئەساسی منطق و لەسەر ئەساسی ئەو قاوانینانی کە نێونەتەوەی لە دنیا پێگەیشت و تەسبیتی کردووە لەسەر ئەوانە عمل ناکە بەڵکو لەسەر ئەساسی بناغی شەرعیەت لەوەوە پەنادەبات بۆ قانون گوزاری و بۆ قوانین هەرتوو تەوەجۆ بکە لە ئێران بە پێ بلوغیەتی بەشەرەکان حکمی ئەعدامەدان هەرچەند بۆ خۆی ئێران بۆ خۆی یەکێ لە واژووکەرانی کۆنواسیۆنی مافی مرۆڤە لە سازمانی ملەلە بەڵام ئەساسەن نەبڕوای بەوانە هەیە نەپابەندیژە بەو قوانینە نێونەتەوەیە کە بەشریەت ئەمڕۆ تەسبیتی پێکردەوە کاری پێکاتەوەوانە بۆیە بەڵێ دەستگای قەزایی لە ئێرانە هەرچی بگەڕێتەوە لە ڕووی مێژوویە و تووچاوی لێ بکەیت عومدەتەن مەلاکان و پەنابردن بە شەرعیەت ئەوە نمونەی زۆر هەیە و زۆر بارزی هەیە لەو بارەوە خاڵخاڵی لە دادگاهایەکی 5 دقە لە کوردستانە ئاهات و خەڵکی ئەعدامە کرد کاری بەوەش نەبوو کە جرمەکەی چەندە بەڕاستی واقعیە یا ناواقعیە خەڵکی گوناح و بێگوناحی یانە تەڕوشکیان بەیەکەوە دەسووتان و ئەعدامیانە کرد بۆیە ئەساسەن دەستگای قەزایی لێنە وەکو دەستگایکی قەوانمەند لەسەر ئەساسی بناغەهای کۆنواسیۆنی مافی مرۆڤی نێونەتەوەی ئەمەڵ ناکە بۆیە لە شەرعەوە قانون بۆ خۆی وەرەگرێت بۆ منداڵانی جوایە بۆ منداڵان تو دەبینیت بۆ کچ لە 9 ساڵەوە حکمی ئەدامیدا ئەگەر خلافێکی ئەگەر کەسێ بکوژی ئەگەر شتێکە بۆ کوڕ لە 15 ساڵەوە ئێمە هیچ ئەساسێکی نییە لە ڕاستیدا دێمە وڵات لەسەر و پرسیارە لەسەر مەوزوع قسەکەین ئێستاش بزانین بۆچوونی کاکسەلار لەسەر ئەو جیاوازیەکان بەداخۆم پێش دەنگ نەویست کاکسەلار دەنگی من دەبیسی بەڵێ باسمان لە جیاوازیەکانەوە دەکرد فەرموو ئارزم کردن هەر وەکو نازان تاکو قسەکانم هات هەروەکو لە سەرەتایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیشۆ بەڕوونی دەرکەوت کە جیاوازیەکانی کوردستان ئەساسەن بە دەلیلی فازی سیاسی جیاواز پێگەشتووی بزوتنەوەیەکی بەرینی سیاسی کۆمەڵایەتی نەتەوەیی هوڤیەت خواز کە تێکەڵ لە هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان پێکەوە بە شێوەیەکی غەیرە مەزهەبی و سێکولار خوازیاری تەجروبەیەکی دامەزرانی تەجروبەیەکی دموکراتیک بوون
ئەساسەن لە ناوەرۆکە ینی لە بەتنی بزوتنەوە جیاوازیکان لە خۆی پیشاندراوە ئەساسەن حاکمیت لەگەڵ ئەم گوتارەیە بوو کە تەزاد دەرێکی 100% بوو بۆیە لە سەرەتاکانەوە دەستی کرد بە مەسەن بە ناردنی کەسانی وەک خەڵخاڵی دەستی کرد بە وەڕێخستنی بەرفراوانی غەیرە ئینسانی ئادرامکردن لە شارەکانی کوردن ناوچەکانی کوردستان بۆ ئەوەی بە شێوەیەکی هەمانە ئەم زوتنەوە سەرکوب بکە و هەتا ئێسش لە درێژای ساڵانی ڕابردوو دواکەوت و ڕاگررتنی اقتصادی ئامیدانە و ئاگاهانە و سەرمایە گوزارکردنێکی کەڵان و ضعیف ڕاگررتنی ژێربناهای اقتصادی لە کوردستان هەوڵی داوە کەماکەن بەزاڵکردنی فەزای ئەمنیەتی ئەم بزوتنەوە لە ناوەڕۆکی خۆی خاڵی کاوەم و خەڵکی کوردستان لە خواستەکانی خۆی ینی لا ئەقل باتر مەزموعی خواستی فەرهەنگی یا لەسەر زبانی دایکی یا چوزانم مەزموعیشتی سەرەتایی کە لەم ڕۆژانەیە من هەموو کاتێک زیاتر ئەیبین و تەبەلورەکەی لە دەورەهای انتخاباتی ئێمە ئەیبینین بۆیە جیاوازەکەم پێم وابێ ئەساسن لەو فازە سیاسیە لەم بارە ناوەڕۆکیە و لەم مێژوو بە سیاسی وەستە چاواگرێکە لەگەڵ هەموو ئیدۆلۆژی و لەگەڵ هەموو ناوەڕۆکی فکریەتی ئیسلامی سیاسی شیعی ئەسنا عەشەری کە بۆ بە بنەمای قانونی جمهوری ئیسلامی و دەستگا و لەموو دەستگا سەرکوبکەی بەڕێوەی ئەبەن ئەم بێگانەجیە ئەمدوو جیاوازیە کە شێوەی ئەعدامهای سانیش بۆ هەمووان و بۆ ئێمەی شەخاتە ڕوو. بەڵێ کاک سەلار سپاس بەوەی کە بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا کرد. دیارە هاوڕێنی هاوکارمان ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە ڕوو لە کۆتاییە و چەندین پرسیاریش ماوە پەیامی بینەرانی خۆشەویستیش بۆیش کە ئەوانیش بەشدار بن. سپاس بەوەی کە بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا کرد. هەر بژیت و سەر سپاس شەوێکی شاد. کاک ڕەفیق دێمە وڵات بەڵام پێشەوەی کە چەند پەیامی بینەرانی خۆشەویست دەخوێنمەوە کاک سیاوەش دەڵێت لە درێژەی پەیامەکەیدا دەڵێت سیستمی خەزایی حقوقی ئێران وەک دەستگای مافیایی عمل دەکات و بە جۆرێکە ئێدام و کوشتنی لە کاتی پێویست بۆ پاراستنی سیستم بەڕێوە دەبا. دەنا خۆمان دەزانین سوپای پاسداران دەستی سەرەکی هەیە لە بڵاوکردنەوەی مەوادی بێهۆشکەر. ئەو کەسەی کە دەبێت لە پێش چاوی خەڵک دادگایی بکرێت سەرانی سوپای پاسداران. کۆماری ئیسلامی وەک سیستمێکی دواکەوت و سەلاحیەتی خۆی بۆ ئیدارەکردنی کۆمەلگا لە پێش چاوی کۆمەڵانی خەڵکی ئێران لەدەستداوە. وەک سیستمێکی دیکتاتۆر و دافلۆسێنەر چاوی لێ دەکرێت. ئەم سیستمە لە ڕاستیدا لە بواری ئابووری و ئیدئۆلۆژی بە بنبەست گەیشتووە. تەنانەت بچووکترین ئازادیەکانیش بە ڕەسمیەت ناناسیە و بەرهەڵستیان دەبێتەوە. بینەرێک لە شاری مەهابادەوە. بەڵێ کاک ڕەفیق پێشەوەی کە درێژە بە بەرنامەکە بین لە بڕێستانە ناوبڕێکی دیکە دەبینین و دێینەوە خزمەتی بینەرانی خۆشەویست. بەڵێ بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە هەموو شەوانی پێنجشەممە کاتژمێر 7 بە کاتی هەولێر پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت و ئێوەش دەتوانن بەشداری لە تەوەرەی هەر حوتویەکی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بکەن. کاک ڕەفیق پێشەوەی کە بێمە خزمەتت چەند کەس لە بینەرانی خۆشەویست پێیان نردووە کە من دایان خوێنمەوە. بینەرێک ئەەکەنی نووسیر لەکوێوە پێیان نردوو دەڵێت ئیعدامی 8 کەسی دیکە لە شوێنە شاراوەکانی شاری ورمێ نوێترین جنایەتی ڕژیمە و خەڵکی ئازادی خوازی کوردستان بەو شێوازە سەرکوتانە ناتوانێت پێش بەورەی ئازادی خوازیمان بگرێت کۆماری ئیسلامی. بینەرێکی دیکە دەڵێت مردنی شارۆخ زەمانی چالاکی کرێکاری لە زیندانەکانی ڕژیمدا یەکێکی دیکە لە جینایەتەکانی ئەو ڕژیمەیە کە وەک لەکەیەکی نەنگ هابە ناوچاوانی ڕژیمی ئیسلامیەوە. شارۆخ و شارۆخ ناوەکان لە ناو جامعەی کرێکاریدا زیندون و قەد نامرن. بینەرێکی دیکە دەڵێت 15 کەس لە کەسانی یادامکرا و خوار تەمەنی 18 ساڵ بوون و هێشتا لە تەمەنی مێرمنداڵیدا بوون. واروەها 50% ئەعدامەکان لە ئێراندا پەیوەند بووە لەگەڵ مادە سڕکەرەکان. هەروەها بەپێی ئامارە نوێیەکانی ساڵی ڕابردوو 94 هەتاوی تەنیا لە ماوەی 9 مانگدا زیاتر لە 792 کەس بە تاوانی جۆرە و جۆر لە سێدارە دراون و ئێستاکەش ڕێژەیەکی دیکە لە زیندانەکانی ڕژیم دەست بەسەرن و چاوەڕێی ئەوە دەکەن کە حکومی ئیعدامەکانیان جێبەجێ بکرێت و حکومی ئیعدامی زانیار و لوقمانی مرادیش لە دیوانی عالی کشوەر تەئید کراوەتەوە. هەمومان دەبێت
هەوڵ بدەین کە پێش بە بەڕێوەچوونی ئەو جینایەتی کۆماری ئیسلامی بگرین. بینەیەکی دیکە دەڵێت لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا پێناسەیەک بۆ زیندانی سیاسی نەکرا و ئەوەی کە سیاسی بێت و دژی ئەو نیزام بوەستێتەوە بە شەڕ لەگەڵ خودا و دەیان تاوانی دیکە تاوانباری دەکەن و ئەعدامی دەکەن. سپاس بۆ پەیامی ئەو بینەرە ئەو بەشە لە بینەرانی خۆشەویست کە بەشداریان لە بەرنامەکەدا کردو. کاک ڕەفیق کە بە جۆرێک لە جۆرەکان ئەو بینەرە خۆشەویستە ئاماژەی پێکردووە ئەعدامی منداڵان لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا چه کاریگەریەکی دەبێت لەسەر کۆمەڵگا؟ بە نظر من تەرویجی بە ئاشکرای خشونەتە لە کۆمەڵگای ئێرانە. کۆماری ئیسلامی بەو هەڵس و کەوتە نەک پێش بە جەرایم ناگرێت بەڵکو بە ئاشکرا خەریکە تەرویجی خشونەت و تەرویجی نەسلی تازە و چوزان و جواناناکە بۆ ئەوەی پەنا ببن بۆ نەوە خشونەت و بەوانە. لە کۆمەلگا مۆدەرنەکانە جوانێکی 15 ساڵە جوانێکی 10 ساڵە ناڵم هەن نەبووە و هەن نامووە شتی وا نەکراوە بەڵام زۆر بە نودرەت هەیە کە مناڵێکی 12 مرتەکەب بێ بە خەتڵ و بەوانە. دیارە کۆمەلگا لە ڕووی پەروەردە و پەروەردەی ئامۆزش و پەروەرش لە کۆماری ئیسلامی و لە ڕووی پەروەردەی کۆمەڵایەتی و لە ڕووی نظامێکەوە کە حاکمەوە خەریکە مدیریتەکە سەقەتە هەموو ئەوانە. بۆیە لە ئێران توی دەبینی جرایم نەوجەوانان لە ئێرانەی زۆر زۆرە. بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی بەو هەڵسوکەوتەی پێش بەوانە ناگری پێش بۆ ناگرێت کە ئەگەرچی بۆ خۆی ڕەنگە لە ڕوانگەی خۆیەوە وا بەیانیەکە کە ئەمە دەرسە عیبرەتە بە قەول معروف بە دەرسە عیبرەتێکە هەر بۆیەش بە ئاشکرا خەڵک تێرێت و لە خیابانەکانە و لە مەیدانەکان لە پێش چاو خەڵک ئەعدامەکە کە ئەویش بۆ خۆی بە عەقیدەی من ڕەواجی خشونەتێکە لە کۆمەڵگەی ئێرانە. بۆیە کۆماری ئیسلامی بەم هەڵسوکەوتە خزمەت ناکە بە مدیریەتی سالم بەوەی کە کۆمەلگا چیتر شتی وا ڕۆتێنەدا. کۆمەلگا من عەرزم کردی کۆمەلگای ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی کۆمەلگایکی نەخۆشە، کۆمەلگای کە لە ڕووی ئەخلاقیەوە داتەپیوە، کۆمەلگای کە وەزعیەتی ژیانی خەڵک یەکجار فەلاکەتبارە، کۆمەلگای کە ڕۆژانە ئاماری خودکوشی لە ئێرانە وەحشەتناکە، کۆمەلگای کە ئاماری تەساتفات و یانێ دەیان معزڵ و دەیان مشکلی کۆمەڵایەتی ڕووی لە جامعی ئێران کردووە. لەم کۆمەلگا بیمارە کە هەموویژی لە ئەسەری نظامێکی دواکەوتوو، نظامێکە ئەساسەن بڕوای بە هیچ پرەنسیبێکی ئەخلاقی و بەشەردۆستانە نییە. بۆیە لەم کۆمەلگا سەقەتانە، لەم کۆمەلگا دواکەوتوانە، لەم کۆمەلگا دیکتاتۆرانە، لەم کۆمەلگا کە چەک حاکمە بە زەبری ئەسلحە و بە زەبری هێز خۆی داسەپاندە بەسەر کۆمەلگا، معلومە کۆمەلگا بەرەوچە ئاقارێک کەڕوە. معلومە ئەگەر شغڵت فراهەم نەکرد خەڵک پەنا دەبەنە بەر مواد فروشی و بەر ئەو شغڵە کازبانەکە لە کوێنە. ڕێژەی بەپێی ئامارێک کە تازگی من لەم ڕۆژانە مەقالێکم خوێندەوە خەریک و باسی ڕۆژەی زۆربوونی شارەکانە کردو، ئەو حەشیمەتێکە لە دیەکانەوە خەریکن تێن بۆ شارەکان، شارەکانی تەنیوە خەڵکی ڕێژێکی زۆر لە دێهاتەکان خەریکن ڕوەکە لە شارەکانە و کەسابەتی بوونیە شغڵی نییە پەنا دەبەنە بەو شغڵە کازبانەکە مواد فروشی و شوزانم ئەوانە. بۆیە کۆمەلگای ئێران لە ڕووی پەروەردەوە سەقەتە و ئەم پەروەردەیژە بە نەزەر من بە عەسەبانی ئەوەی کە منداڵێکی 12 ساڵە مرتەکەب بە جورمێکی قەتڵ بێ یان بە شێوەیەکی ترا بێت. بۆیە من پێم وایەوە بە ئاشکرا خەریکە بۆ خۆی سیستمی قەزایی ئێران و سیستمی حاکمیت لە کۆماری ئیسلامیە بە ئاشکرا لە پێشچاوی عالەمەوە خەریکە ئەو خشونەتە ڕەواج پێ ئەدا و دەبینینیش کاریگەری ڕۆحی هەیە، کاریگەری ڕەوانی هەیە لەسەر ئەترافیان. منداڵێک کە بڕوات سەحنەیەکی ئەعدام ببینێ لە خیابان معلومە چ تەئسیرێکی ناخۆش و ڕەوانی بەسەریا زاڵە بێتەوەوانە. زۆرێک لە کۆمەڵناسان و ڕەوانشناسان لە ئێرانە کە بۆ خۆم شتم لیان خوێندوێتەوە خەریکن بە ئاشکرا باسی ئەوەکەن کە کۆماری ئیسلامی تەنها ئەوە نییە کە حاکمیەتێکی سەقەتە و بە زەبری چەکێساوە، کۆمەلگایکی دروست کردووە کە ئەم کۆمەلگا تووشی ئەو ئاسیبانەیە، کۆمەلگایکی دروست کردووە کە کۆمەلگاکە لە دەرونی خۆیان خەریکە لەم 150 نەرمەکە لەگەڵ ئەم مشکلاتی ڕۆژانە، لە دەرونی خۆیان
خەریکە بە بێهیوایی و بە ناومیدی و بە مۆسیبەت‌های گەیشتووە. بۆیە ئەو نظامە دیکتاتۆرانە و بە تایبەتی ئەو نظامانەی کە هەم دیکتاتۆرن هەم لە جنسی کۆماری ئیسلامین کە مەزهبێکی دواکەوتون بە عقیدەی من خۆیان سالم نین و هەر کارێک هەر واکۆنش هەر ئەکسۆل ئەمەڵێک هەر قانونێک پیادە بکەن هەمووی نەشئەت لە خۆرافەپەرستی و نەشئەت لە بێئەقلی و نەشئەت لە دواکەوتووی حاکمانی کۆماری ئیسلامیەوە و ئەوەش معلومە بە تەبیعەتی ئەو نوع هەرسەکۆتیان ڕەواجێکی مثبەتی ناوێ منفی ئەسەراتێکی منفی بەسەر جامعە و بە تایبەتی بەسەر منداڵ و بەسەر ئەوانە دانێت. ڕفیقێکی لە بینەران دەڵێت بەشێک لەو منداڵانەی کە ئەعدام دەکرێن لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هێشتا نازانن ئەو تاوانەی کە ئەنجامی دەدەن سزاکەی چییە؟ هەنێ دەبێت لە هەر وڵاتێکدا دەبێت نەوەی نوێ یا لاوان و مێرمنداڵان فێری ئەویان بکەن کە یاسا چییە، تەقەکانی یاسا فێر بن و لە هەموو بوارێکەوە شارەزاییەکی تەواویان هەبێت لەسەر ئەو مەسلەیە. بینەرێکی دیکە دەڵێت ئیعدامی منداڵان لە ئێراندا هەڵدەگەڕێتەوە بۆ سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و لە شاری مەشهد منداڵێکی 15 ساڵیان ئیعدام کرد وەکو مێژوو باسی کردووە. چەند کەس لە بینەرانی خۆشەویستی دیکەش داواکاریان بووە بەشێکیان خوازیاری ئەو بوون کە بێن بۆ پێشمەرگایەتی کۆمەڵە حتمەنەکە وەڵامی پەیامی هەر هەموو ئێوە خۆشەویستان ئەدەینەوە. کاک ڕەفیق هاوکارانم زوو ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە ڕوو لە کۆتاییە و چەندین پرسیاریش ماوە کە حتمەنەکە لە بەرنامەکانی داهاتوودا ئاماژەی پێ دەکەین. سپاس بۆی کە لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا بەشداری کرد. سپاس بۆ میوانداریەکەی ئێوەش. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان بەو ئاواتەوە کە چی دیکە سزای ئیعدام لە هیچ وڵاتێک بەڕێوە نەچێت و ئاواتەخوازین هەموو گەلانی جیهان و ئێمەی کوردیش بە تایبەتی ساڵی داهاتوو ساڵێک بێت کە دوور بێت لە سزای ئیعدام تا پێنجشەمەی داهاتوو هەر شاد کامەران و بەختەوەربژین ماڵەوە.